ئەمن ناوم ڕەوان ئەیوبە لە پۆلی 11 زانستی مامەرم 17 ساڵە و لە شاری هەولێردا دەنیشم لە مەکتەبی هەولێری نمونەیەتی چانم. لە سەرەتا کە بەشداری کۆرس پێش ئەوەی بەشداری بکەم بەشداری زمە مامۆستا ئاواتمان کرد کە هەندێک بەشدار بوو تێیدا قسەیان کرد لەسەر کۆرسی چالاکردنی مێشک. هەندێک قسەیان دەکرانی کە تەوقوع نەدەکرانی ئەو شتانە ئەسڵەن بوونی نییە و نیشانەک ئەوە ئیدی پێش ئەوەی بەشداری کۆرسەکە بکەم وازم لە حیفزی قورئانی هێنابوو. 4 جزئم لەبەر کرد بۆ ڕاوەستا بووم لەبەرەوەی دەستم بە خوێندنی مەکتەبێک کرد گوتم ناکرێتن ئەمن لێک وەختی خوێندنی مەکتەبێ بکەم و حیفزی قورئانی بکەم دەستم لێ هەڵگرت و لەبەرکردن زۆر خراپ بووم. یعنی عقدەم هەبوو لەگەڵ لەبەرکردن یعنی نەمدەیست لەبەرکردنی بکەم. ئەم جار ئەنیشتم کورد دەکرد بە کورتی لەبەرم دەکرد لەبەرکردنەکە شکاتی بوو. ئەو ڕۆژێک کە دەچمە مەکتەبێ لەی باش بووم دەیزانم لەبار لە ڕۆژی ئیمتیحان دیسان لەبەری بکەمەوە لەبەرکردنەکە باش نەبوو. بەڵام الحەمدولله کە بەشداری کۆرسەکەم کرد طبعا لە کە بەشداریمان کرد سەرەتا لە خلالی 3 ساعات بزانین چەند لاپەڕی لەبەر دەکەن یەک لاپەڕم لە خلالی 2 ساعات لەبەر کرد بزانین زیاتریش بوو لەبەرم کرد. بەڵام کە بەشداری کۆرسەکەم کرد دەستم بە کۆرسەکەی کرد لە یەکەم کە حیفزێکی قورئان بە 2 ساعاتی کرد. ئێستا کە گەیشتمە کۆتاییەکانی کۆرسەکەی لە خلالی 2 دقە کە 2 دقە یان 1 دقە و 50 ثانیە لاپەڕێکم لەبەر دەکرد. ئەنی کە گەیشتمە ئاخیرەکانی ئێستا لە بۆ خوێندنی مەکتەبێشم زۆر گۆڕایمە. ڕاهێنانی سەمعیمان هەبوو تەمرینی سەمعیمان دەکرد لەبەرکردنی قورئانمان دەکرد بە سەمعی. یەکەم جار لە خلالی 50 دقەی لاپەڕەکەم لەبەر کرد بزان 50 دقە بوو لاپەڕەشی سەمعیم لەبەر کرد پێم خۆش بوو. ئێستا هەر شعبەی کە لەگەڵ مامۆستای دادەنیشم یعنی ئەو هەر دەرسەکە لە ئەحیا کیمیا هەر لەگەری دادەنیشین یەک جار قسەکەی دەکا لەبەری دەکەین یەکسەر لی تێدەگەین و قسەکەی کە دەشیکا لەبەری دەکەین. یعنی کە دێنەوە ماڵێ نارێن ئەوە لەوەی ئەمتیانە گەیشتم ئەوم نەزانی ڕێک فلاشباکی لێ دەدەینەوە یعنی قسەکانی مامۆستای جۆر یعنی ئەوە دەکەین زانین لێوێن دەرباسی چی کردە لەوێ باسی چی کردێ لە شتەکانیش تێدەگەین. ئەمە زۆر مشکلم هەبوو لەگەر تێگەیشتنی بیرکاری و یاسایەکانی فیزیا و شتانە زۆر ناخۆش بوو. ئێستا زۆر یەک جار تەماشای یاسایەکەی دەکەم 3 سوالی پێ حەل دەکەم مشکلم نابی لە یاسایەکەی تێش دەگەم زۆر یعنی فیزیا بیرکاری هەم دەرسەکان لە بۆ ئەحیاش کار ئەمن دەمردمە تا یەک ئەوەی ئەحیام دەخین دێک مۆزوعی ئەحیای 6 خەتەکە 7 خەتەک لەمردم پێش دەگەیشتم طبعاً بەس دام خوێندەوە و لەبەرم دەکرد بە حاڵش لەبەرم دەکرد. ئێستا نا ئێستا یەک پشتیارگە لە بۆ هەموو مۆزوعەکانی بەشەکەی دەکەم تەواو یەک جار پشتیارگەکەی تەماشا دەکەم و یان دەکەمە فلاشکارد خۆمی پێوەماندی ناکەم مۆزوع بەس تەماشایەکمان دەکەم هەموو مۆزوعەکەم بەبیر دێتەوە وەک ئەوەی کە ئێستا تازە مامۆستا لەبێ باس کردبوو ئەو هام لێ دێتن ئەوە لە لەبەرکردنەکەی و لە هەموو شتێکی ئەمن وازم لە حیفزی قورئانی هێنابوو ئێستا ئەمن 25 جزئم لەبەرە لەو مدەیە کە بەشداری داخلی خولەکە بووی چەندێک لەبەر بوو ئێستا چەندێک لەبەر ڕاژ وەستابووم کورسیش نەدەکرد 25 جزء ماشاءالله. طبعا وازم لە حیفزی قورئانی هێنا هەر لە میانی کە بەشداریم کرد وتم تەمرین لەسەر قورئانی دەکەم تەمرین لەسەر قورئانیش نەدەکرد بدایەتەکان یعنی کە دەستم پێ کرد وتم هەر دەستم پێ کردێ بەیەکەمدا لە قورئانەکەی دەست بکەم وتم مەکتەبم نییە ئەو شتانە لە قورئانەکەی دەستم پێ کرد دای بەرە هەر لەگەر قورئانەکەی منهەجی مەکتەبشم دانا لەگەری خوێندم لەسەر دەڕۆم یعنی وەک ئەوە وا بکەم بەشداری کولی زمە ئەوە دەرسەکانم کردێ لە مەکتەبێ یعنی دەرسی ئەحیا ئەوانە هەر لە مارە دەم خوێند تێدەگەیشتم لە مەفهومی شتەکان. ئێستا یعنی کە بچینە مەکتەبێ ئەمن کار یعنی وەڵبە خراپ بووم طبعا کە ئەسیلەم دەدیت ڕێک سەڵتە لێ دەدەم کە یعنی هیچم لەبێ نەدەما کە ئەنەما هیچم نەخوێندیە. ئێستا هەر طبیعی دەچمە ئیمتیحانێ فیزی دەکەم ئیمتیحانی 20 ئەو شتانە هیچ مشکلێم نەدە دەچی زۆر بریندیش دێنم ماشاءالله. ڕێوان خان دەستەکان خۆش بێ لە قورئان لە 2 ساعتەوە گەشتیتە نزیکەی 2 دقە لەبەرکردین لاپەڕێکە پێشتر لەبەرە نەکردووە. لە بابەتی مەکتەب خوێندن ئەوە ئەڵەی شتەکان بۆتە خۆشی بۆ من و هەر لە مەکتەب لەبەری دەکەم و تێگەم یان ئەڕۆم لە ماڵ سەرێکی یەکەم و شتەکان عینی یەکەم. ئەی تەجروبەت لەگەڵ زمانە چۆنە چی دەکرد بۆ ینی
هلا جر أوي أمن دستم كل بلا أوي زماني كجيش نناوندي كورسك يعني تقريبا سنحفتش أخيري بدستم كل لبركرني زماني هر كلا فرش القرآن لبردك الصوتبيز وشبانا لبردك لجري إي عربي ولجري إي إنجليزيش لبردك كباس كم زال ما مصاش باسي ألماني كر هندق ألماني شم يعني هندق وشام لبرك قلت بابزان أدري خبرك يعني اشتكان كوا أصلا المكتبة مرحلة دي كانش فرنسي أنا دخلنا لقى بانش خم فيرا فرنسي لكم يعني هرما مساعدة فرنسي درتها لقى بانش أوها لنا باسن بيكا وشان اللي ورد أقرم معنا أوه هلنا باسي كدين ولا بردكم عربي بار أمن وشي أوش للشعب كأنما بردك يتناقى ويتش نازاني أو صار طبيعي دادا نيشان بعربي كما مساق سيدكم وما مصاب عربي بازك هيز مشكلة من معه بس عربي شتوم تيركم قصش بيدكم إنجليزيش ما مصاب يعني أمس ما إنجليزي عربي كم دوزر فبحكي ستين أقدر إيش يعني أتزايبه بس أم خافت من الأخبار هذا سكت طالب من هذا هات ممارو يعني لو أم نحاول ده ناتانا يعني في رزمانة كين عبم بس طبيعي إبسودة يعني هرشتك يعني كلمة مصاقرة مرة يعني قصة كلمة شينا وشعبية طبيعي لقى ما مصاي مشاور إذا كان قصة إذا كان موضوع يديكيه بإنجليزي باز ذكي هي مشكلة منينية أم كفار وش بردة شو من الجوري أصلا يعني زور فرق كرديات ما شاء الله سپاس بەخوا تەجروبە لەگەڵ کتێب خوێندنەوە چۆن بووە لەم خولە چی شتێکی گۆڕی لە تۆ لە خوێندنەوەی کتێب و فێربوونی معلومات مامۆستاجان والله کتاب خوێندنەوە پێشتریش بکەم بێت مامۆستاجان ئەم چاوم مشکلەی هەیە چاوم يعني زۆر يعني بمروری زمان علاج نییە يعني برێ ڕێگری بکە برێ و چاو زەئیف نابێت چاوکار زەئیف دەبێت بس بەخۆم نەدەبا يعني خوێندنەوەی کتاب و خوێندنی مەکتەب و مۆبایل زۆر بکەم نەدەبا يعني ئێستا يعني کە لەوتە دەستم بە کۆرسەکەی کردە أتاكو إس يعني لبدايات كورس تا إستا أو هم تمرين كلاسر قرآني كلاسر كتاب لسرشتك تمام مشكلين معه كبدايات بيز دافر كتابة من داخل ده بخون در حزم كتاب خلنا بو خينا ريش بوم فشان بيش أو يبرم دم خين ده بيز دافر طاو ندبو تام لبقى أزاري سالم دخاني ذات البخين ما بس إستا يعني لخلال ساعات شيء تقريبا ساعات تكوني كتابة شيء بس صدق بريتها وده كمان الحمد لله تيج دقم ولو أنا زوري أو خالاني كزول لكن مهمة لبريش كمان لجر خنتنا وكي ما شاء الله الحمد لله هل لو هاويني یاخوا دەستەکان خۆش بەسەرکەوتوبی لە تەجروبە ناوەکەت ڕۆژانە چەند سەعات هەوڵ ئەدا سعید دەکرد لە بۆ خولەکەەوە گروپی چەند بووی هەنێک پرسیاری ئەویان کردمەوە بەڵێ مامۆستاجان لە گروپی سێ بووم لە گروپی سێمی چاڵاکردنی مێشک بووم پرسیاری دووەمت چ بوو ئەڵێم ڕۆژانە چەند سەعات هەوڵ ئەدا و ڕای نەدەکرد بەڵێ مامۆستاجان ڕۆژانە 6 ساعات دەم کرد کەچی تەمەشام دەکرد هەبوو لەم زیاتریش دەیکرد 6 ساعات کەم بوو لە چاو هەندێکیان هەندێک زۆر زیاتریان دەکرد 6 ساعاتەکە بەیانیان هەندێک 2 ساعات ئەساند و ئێواران دوو یعنی وەختەکەم دابش کرد نەک 6 ساعات لەسەر یەکدی لەسەری بێزار بم وەختەکەم دابش کرد وەختێک 2 ساعات لە بۆ ئەو وەختی 2 ساعات لە بۆ ئەو وەختی 2 ساعات ئەو وەختەکانم جیا کرد بۆ لۆی بێزار نەبم لێ دەستەکان خۆش بەیەخوا ڕێوان خان زۆر خۆشحاڵن پامت هەیە بۆ خوێندکار تەڵەبە ئەوەی کە قورئان لەبەرەکات ئەوەی کە کێشەی مشکلەی لەبەر لە بیرچوونەوە ئەوانەی هەیە قسەیەک هەیە بۆ ینی بکەیت والله مامۆستاجان ئەم پێشم گوتی کە من وازم لە حفزی هێنا بوو والله ئەمن ئەو قەناعەتم نەبوو کە یعنی کە گەشتمە ئەو کۆرسەی بەشداری کۆرسم کرد کە بەشداریشم کرد قەناعەتم پێ نەبوو بس الحمد لله يعني كتشوما ناي تجيشتم كتلا من قرا وتشتاق يعني قران كايق روي استرش يعني كت تمشى هذا كمو أمر قديم يعني زور بالنزانة أنا يعني تمشى اشتكم كتير أبركدنا كوابوا يعني تمقول أو زيادة لبرناكم يعني است يعني اشتكم زور قرا على أما حفظ القرآن كيوم بزور وشتما أولا لبركدني مكتبة براسي أو كورسة نك حد زيلك الدكاويات كتبيزك قناعتش الدقوري بالكنود برامبرش تسليا كان دقور يعني شتا نيجاتيف كان كش ساود دكاتة بوزيتيف يعني شتا كان هم دقوي فأنا وش ما عندي بني ما مستوى كان يعني زور يعني لجر ما نحاول يعني ده ما مستوى يعني زور يعني كداخلي زوما كده بيك أجر زور عادي يشبه وزور بطاقة يشبه يعني أودا بطاقة
فول دەبێ یعنی لەگەریان تااقەتێکەکەت نەدەما ئینێرجیوان لە بۆ مەژدەهات کە لەگەریان داخلی زومی دەبن. سپاس بەخوای گەورە. سەرکەوتوو بێ خۆڕێوان خان زۆر خۆشحاڵم بە مداخەلەکەت کە خۆت بە عەمەلی تەجروبە و ئەزموونی خۆت لە ژیانە باس کرد بەیان لە خوێندنەوە لە بابەتی مەکتەب و لە قورئان لە بەرکردن لە هەموو ئەوانەوە و بەڕاستی ئەمە شەر ئەوە ئەڵێ کە وأن ليس للإنسان إلا ما سعى ئینسان هەر ئەوەی دەستەکەوێت کە وڵی بۆدا. خۆشحاڵم دەستەکان خۆش بێخوا ڕێوان خان. أنا زيادة مامۆستا گیان والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. شاو خۆش بێخوا خۆشحاڵم. یەک بەشدار بوویکە وەرئەگرین ئینشاء الله ڕەیان خان و پاشان ئینشاء الله باسی خولی چالاکردنەوەی مێشک و ئەنجە نمایشێکی شەکەین و ئەو بەشداربووەکان کە ژمارە لەبەرەکەن وشە لەبەرەکەن ژماری ئاەتەوە باسی ئەوانە شەکەین. ڕەیان خان ئەگەر خۆناسانێکمان بۆ بکەیت و پێشکولەکە چۆن بووی؟ عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ناصرجان يخوا بخير بي سپاس دەکەم ڕەیان خان یادار باش. زۆر سپاس دەکەم. من ڕەیان عەلی پۆلی دوانزەی ئامادەییم جا لە شاری کێرکووکیش بەشداربووی چالاکردنەوەی مێشکیادگە بۆ پۆلی دوانزەکان لە گروپی یەکەم. طبعا ئەگەر بچمەنە ئەو وەزعی کە من تیا بووم لە خلالی ئەم کورسەیە نازانم بەڕاستی داوای لێ بوونەکە وەڵام بەڕاستی نازانم چی دەست بکەم چکە شتەکان ئەوەنە زۆرن هەوڵم داوە نییە عەفوم کەن ئەگەر چانی بێتم یەک چارەگەشی باس بکەم تا ببوورم چکە بەڕاستی لە ئاستی مادەبوونی ئێوە یانی ئێوە زۆر زۆر لە گەورەتر زۆر سپاس دەکەین بە کورتی ئینشاءالله. زۆر سپاس دەکەین زانی زۆر پێ مەمنونی. سپاس دەکەم ماسەجان. ئەزانم ئێستا بەشداربوانەشی کە لێرن ڕێکیانە بەس ئێوەیان بۆکم کە چۆن لەسەر منهەجی خۆم تەطبیقم کرا ڕێک لەسەر خۆنەکەم منش ڕاستەخۆ داخلیەوە بم چوە ئەم پولە بۆ من نەکەن هەڵە سەر خۆنم زۆر سودی بۆم هەبوو بەڕاستی بۆ هەموو ژیان زۆر بەسود بووە با ڕێک دەست بکەم کاتی زیاتر نەکردم چکە خۆم کاتم زۆر پێویستە. بەنسبەتی باسی سەرەتا باسی لەبەرکردن بکەم. طبعا لە لەبەرکردنە ئەمن بەڕاستی زۆر خراپ بووم پێشتر پێشکردنەکە لەبەرکردنم هیچیش باش نەبوو بە تایبەت لە ئەدەبەکانی وەکو ئەدەبی عەرەبی ئەدەبی کوردی ئەدەبی ئینگلیزانی زۆر خراپم ئەمە خۆشم زیاد خۆم عەلمیم جا ناڵم لە لەبەرکردنە زۆر خراپ بوون هیچ حەزم پێ نەدەکرانی هیچ خۆشم بەسواری ئەو لەبەرکردنانەیە نەهات لەگەڵی کە زۆریشم هەوڵەدا بەڵام دوێک کە داخلی ئەم پولە بووم بەڕاستی زۆر گۆڕام یعنی ئێستا لە لەبەرکردن هەر زۆر شتێکی خۆشە هەر وەک یاریەکی لە هاتووە بۆ من ئەمە غیری لەبەرکردنی بینینی ئەی لە لەبەرکردنی بیستنی کە ئێستا بۆ ناگەر ئەو ڕێزانی کە لێرەش ئامادەن ئاپسکاریان لێ بکەم پێیان بڵێم من شتانێکتان بۆ بخەنەوە ئێوە پێویستە تەنها بۆیە لەبەری بکەن من چەندین جارش بتانە خەنەوە تەنها لەبەری بکەن بڕۆن بکەمەوە ینی ئەگەر بڵێ بەشێکی هەر زۆریان متمانێ بە لەبەرکردنەکان نابێتە بەسەمای لە کاتێک ئێمە لەوتی لەدایک بووین هەر ئیش بەستەمەریەکەین ئەمە ئەگەر هۆکارەکەی بووە کە بەکارمان هێناسەوەیەکە تەنها پشتمان بە بینینەکەمان بەستە بەڵام کە تۆ ڕاهێنانی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر عجیبە یعنی کە ئەبینی ئەو شتانەی کە دەرب دەبڕدرێن بە بیستنی لەبەریان ئەەکەی شتێکی زۆر خۆشە وەکو دلیل بۆ سەر قسەکانیشم بەنسبەتی لەبەرکردنی بیستنی ئەگەر من خۆم لەسەر قورئان ڕاستی تەمرینم ئەکرد بەڕاستی پڕ لە بەرەکەت زۆر نازدە گەشتە ژیانی خۆشت لا قورئانی پرەسەرتا کە دەستم کرد بە لەبەرکردنی بیستنی بڕاستی لە دقیق دقیقە لە ساعتی زیاترم پێ لاپەڕێکی قورئانم لەبەر بەڵام ئێستا لە کۆتایی ڕاهێنانەکانمە گەشتمەتە ئەو پەڕی 8 دقیقەیان کەمتریش ئەمە لە کاتێکا دەمێکی ڕاهێنان لەسەر قورئانی پیرۆز نەکرا وەڵام ئەگەر باسی منهەج شتەکانیشم بکەم بابەتە بۆمە ئەحیایە فیزیایە کیمیایە ئەو بابەتانە دانیشم بۆی لە یوتیوب جا چۆنش مامۆستا یەک جار لێ ئەدەم و ئەیشەکەم بە 2x یعنی بە 2x دانیشم پێی لێ ڕاگرم بەڕاستی من سەرەتا یعنی کە دەستم فکر بوو من هەر خەیاڵێک بوو تەنها لەو قسەکردنەکانیشیان پێ ناگەشت نەک تەنها دانیشم لەگەڵیان لەبەریکەوە بەڵام ئێستا بەڕاستی زۆر بۆ من شتێکی خۆشە کە دانیشم لە یوتیوب ئەگەر بخوێنم ئەیکەم بە 2x توجێ لە مامۆستاکان ڕاگرم و لە مەزوعەکەش بە تەواوەتی تێگەم کە ئەگەڕم و سەرمەزی مەکتوبەکانش تەنها بۆ مراجعەکردنەوەیەکە ئەمە بۆ بیستنەکە کەچمە پۆلی شۆ دانیشم بەڵێ کەچمە پۆلی شۆ دانیشم مامۆستا شەرحەکە ئەمە هیچ ئەگەر زانای پێشنش مەستە مەزوعەکەی نەبێ بۆ منە بابەتە ئەحیاییەکانە دانیشم لە پۆل مامۆستا بابەتەکان باسەکە ڕاستەخۆ لەگەڵی تێگەم بەڕاستی شتێکی زۆر خۆش شتێکی زۆر تایبەتە کە تۆ هیچت نەخوێندەوە بەسەری زانیاری پێشنێت لە توێنێ ئەساسی بابەتەکە نەدیوە مامۆستا بۆتی باسەکە تۆ ڕاستەخۆ لەگەڵی تێگەی کاتی تۆ ماڵش تەنها مراجعەیەکی لەسەرەکەی بەڕاستی شتێکی زۆر خۆشە
بالنسبة لي أو بینینیش لەسەر قورئانی پیرۆز بە هەمان شێوە چکە بەڕاستی بەرەکەتە هەرچەند بڵێ بەرەکەتە هەر ناتوانێت ئەو بکەی بۆ کە سەرەتا طبعا لە پێشەوەی تستێکمان کرا پێشی داخلی ئەو بین پێشەوەی داخلی کۆرسەکە بین لە تۆ ساعتەیە بەڕاستی لە سێ ساعتە تەنها توانین سێ لاپەڕە لەبەرکەم واتە بۆ هەر لاپەڕێک ساعتێکم دانابوو لە کاتێکە ئیقانی لەبەرەکەم زۆر باش نەبوو بەڵام ئێستا دوای چەندین ڕاهێنانێکی زۆر سپاس بۆ خۆی گەورە گەشتمەتە 2 دقە يعني 2 دقة و چەند چرتێک جارە 3 دقەش کەمتر لە لەبەرکردنی لاپەڕێک لە قورئانی پیرۆز لە کاتێکا من هیچ لەبەرم نەکردانی زۆر خۆشە لەگەڵ بەژناری ئاەتەکانیشەوە و بە ئیتقانێکی باشتریشەوە سپاس بۆ خۆی گەورە ئەو بەنسبەتی لەبەرکردن الحەمدولله سپاس بۆ خۆی گەورە جا بەنسبەتی ئەو خێرابینینە زۆر نازدارە کە نەک تەنها زۆر بەسوود بوو بۆ من لە ڕووی خوێندنە بەڕاستی یەک شتێکی زۆر گەورەی بۆ من گۆڕی شتێک کە بەڕاستی کێشە بوو بۆ من ئەمن خۆم ڕاستی چاوم زایفە و تا داهاتش زیاتر زایفترە بوو لە 2 ساڵ پێش ئێستا دەستی کرد و چای کۆشتێکشم بەکارهێنا و ئێستاش کەم بەکاری لەم بەڵام بێ ئەم تمرینی خێرابینی ینی خۆشم بڕوا ناکەم تا ئێستا هەر خۆشم تا ئێستاش لە شۆکەم کە خێرابینی نوشتەکانم زۆرە کرد پێشتر نەمەتوانی بەبێت چایکە ڕاهێنانی خێرابینی لەگە بکەم بەڵام ئێستا بەبێت چایکەکەم و هەمان نەتیجە سپاس بۆ خۆی گەورە و چاویشم زۆر الحەمدولله هەست بە گۆڕانەکەم یعنی وەکو جاران نیم کە بۆنە لە دووەم ڕێزیان پێم بسی ڕەحەدا بنیشم و سەیری مامۆستاکە بکەم ینی سەبوورەکە نەبینم بەڵام ئێستا بەڕاستی شتێکە زۆر گۆڕەوە دانیشم تەنانەت لە دوای داوش بێت ئەمن بە ئیستراحەتی خۆم چاڵی مسێترە و مەسەرەوە شتەکانیش زۆر باشە بینم بەڕاستی زۆر تایبەتانسەکەی جا بەنسبەتی پێم خۆشە باسی نەتیجەی خێرابینیەکەم بکەم پێشتر ئەمن زۆر خێرا قسەکەی ئەڵێ ئێکس دوو نازانم پێش دەربەکان زۆر خێرا داوای لە بنەکە ماستەگەن بەڕاستی سەبەتە کێشەیەک بۆون ینی ئەوە ئێستا ئەسمەتر بە باسێکی خۆشش لەسەری بۆ خێرابینەکە یان بچمە سەر خێراخوێنەکە و سەباستی خێرابینەکە بکەم لە باستی خێراخوێنەوەکە تەوانەوەسا من هۆتێلێکی ئاواسەرێ بە لە قسەکردنا خێراخوێنەی دەنگیە بەڕاستی خێراخوێنەوەی دەنگی خێراخوێنەوەی دەنگی کردووە بەڵێ لە ڕاهێنانی خێراخوێنەی دەنگیا زۆر کرد نەک ئەوەی کە من قسەکردنشم خێراتر بە بەڕاستی زمانیشم زۆر لە پێشتر پاراوتر بووە نەک ئەوە ئێستا خۆشمەستی پێەکەم ئەوانە بەکو دەوروبەرەکەشم هەست پێکەن زۆر جارشتالی قم لێوشن ئەمن ئەڵێن ینی چ هێواشتر بەڵێ بەنسبەتی خێراخوێنەکە بەڕاستی هەروەکوتم ینی بۆ قسەکردن متمانێکی زۆر جیازت پێ بەخشە ینی وەکو نێستان پێشتر خاوتر قسڵم ئەکرد یاخود لە کاتێک قسەکردنا هەڵی زۆرم ئەکرد یان شتانم نەمەتوانی لە کاتێکە هەزردانیشم باش بووە توانێ وشەکاریشم باش بووە بەڵام نەمتوانێت بە خێرایی دەرببڕم بەڵام الحەمدولله زۆر خۆشەکە بە ئاسانی بە ئیسراحەت بە متمانێکی زۆر توانی هەر شتێکت بۆ دەری ببڕیت بەنسبەتی ئەوە خێراخوێنەوەکە بۆیە هەموو ڤیدیۆشم پرە بە دوو ئێکسیان ڤۆیسەکان بەڕاستی تەحەموڵ ناگەم کاتەکەم بەسەر ببم یان درێژی بکەمەوە بۆی کە دوو ئێکس نەبێ ئێستا تێگەم کە پێشتر من چەند کاتم بەفیرۆداوە لە ڤیدیۆی یوتیوبەکان یان ڤۆیسەکان یان هەر شتێکی تری لەبارەتە بەنسبەتی خێراخوێنەی بێ دەنگ خێراخوێنەوە بە تێگەشتن فاست ریدینگ ڕاستی ئەوە نازانم چۆن باس بکەم چونکە ئەوە سوودم لێ بینیوە بۆ نمونە ئەگەر هەروەکو دلیلێکیش بهێنمەوە ئەمن کتێب دانی نزمە ڕیان خان ئەگەر یەک تۆزدەنگ بەرزکەیتەوە نازانم هەر لای منە بەچەوە نامۆستاگیان ئەکۆن بەنسبەتی شانی نامۆستاجان بەنسبەتی خێراخوێنەوەی تێگەشتن من بۆ کتێبخۆنەوە حەزم زۆر بە کتێبخۆنەوە بەڵام پێشتر خاڵبم لە کتێبخۆنە ئەمەش وای لەم کردبوو کە دایمەن هەوڵدەم ژنگێکی تایبەتی بۆ بڕاستێنم کە ئەمەش بەڕاستی زۆر جار بەدەست نەهات ئەی نەتوانی زۆر جاران ببوونی کۆمەڵە مژۆڵەتیان کاروبار بتوانانی بەستراحەت بخوێنیتەوە بەڵام دوای خێراخوێنەوە بە تێگەشتنانی ئێستا الحەمدولله زۆر خۆشە بوون ئەوها 3 دقە بگرمەوە و ئێستا لە 3 دقەیە من 29 یان 28 یان 30 جار وایە 35 لاپەڕی کتێب ئەخوێنمەوە کتێب خوێندنەوە زۆر ینی بۆکو یاریکردنێکی لە هاتووە چێژێکی تایبەت پێ بەخشە هەر کاتێک بتوێت کتێبەکەگیری بەدەستەوە ئەی خوێنیتەوە پێشتر کتێبێکم هەبوو لە حەوت بنەما پێکات بوو ماسەجانجا ئەو حەوت بنەما ئەمن بە 7 ڕۆژ تەواوم کرد بەڕاستی کاتێکی زۆر بەرم پێچوو لەگەڵێ بەڵام ئێستا کە ینی لە خلالی خولەکێدۆی ڕاهێنانکردن ئەو حەوت بنەمایان بە 10 دقە تەواو کرد ینی ئەو حەوت بنەمای لە 7 ڕۆژە گەیەنرا بێتە 10 دقە شتێکی زۆر جار ینی شتێکی زۆر شایستەی شکرانە هێنیشە سپاس بەخوای گەورە الحەمدولله ڕیان خان دەستەکان خۆش بێ
ئەمەوێت تۆ پۆلی دوانزەی ئێستا بەڵێ. پۆلی دوانزەی خوێندنێکی زۆرتان هەیە و بە دڵنیای پێویست بە خوێندنێکی زۆر هەبوو ئایا کەسێک بەشداری لەم خولە بکە کاتی زۆر لێ ئەبا یان کاتی بۆ ئەگەڕێتەوە یان چی بکە بەڕاستی پەیامی تۆ ئامۆژگاری تۆ بۆ هاوتەمەنەکانی خۆتیان هاو پیشەکانی خۆت چییە؟ سەرەکە زۆر جوانە مامۆستاجان ئەمن پۆلی دوانزەم جا من باسی ئەوش بکەم کە الحەمدوللا پێشتر هەمیشە یەکەمی پۆلەکان تەنانەت پۆلی یانزەش بە یەکەمی قوتابخانەکەم بڕی بەڵام ئەم شتە پێویستی بە چی بوو پێویستی بە ماندووبوون و شەونکوونێکی زۆر هەبوو یعنی کاتێکی زۆر ئەمکەن و ڕێکەوتی ماوەس ئاوا دوتی ئەو سام توانی ئەو دەرەجەیە بێنم ئەو سام توانی ئاها باش بوو لە دەرزەکانم بەس بەڕاستی ئەم پولە هۆکار بوو بەڕاستی هۆکار بوو بۆ کەمکردنەوەی کاتی خوێندن و باشترکردنی کوالیتی خوێندنەکەم ینی هەر خۆی منیش بە نیازی ئەوە بەشداریم کرد من زۆرم ئەخوێن و حەزیشم بە خوێندنە ڕاستی ئەمیست لە هاتوڵێ کەمترین کات زۆرترین زانیاری بەدەست بێنم ڕێک ئەمە ئەو شتە بوو کە من ئەمیست ڕێک ئەمە ئەو پولە بوو کە من پێویستم پێ بوو ینی سەر و زیادشم بەدەستێنە ساڵ بۆ لە خلال پولای وات لێدێ بە کاتێکی کەمتر هەمان زانیاری بە کوالیتێکی باشتر بەدەست بێنی سپاس بۆخوا سپاس بەخوای گەورە دەستەکان خۆش بێ خوار سەرکەوتوو بێ ژیانتان مێداوارم سعادی زۆر باشتان لێ کردوێ زۆر خۆشحاڵ بووین ڕێیان قسێک ماوە بیکە یان وڵی مامۆستاجان ئەمن زۆرم هەیە بەس لە کۆتاشت ئەبێ ئەماشە بە مێژر سیستەم کەم ڕاستی ئەگەر ڕاستی مێژر سیستەم سەرەکی بەڵێ سیستەمی مێژر سیستەم فەرمووی بەڵێ بەنسبەتی مێژر سیستەم ئەو سیستەمە سەرەکی کە یعنی نەک هەر تەنها بەشی لای ڕاستی مشکی چۆ ئەوە ئەکات باش ئەکات بەخۆت ئەکات بەڕاستی شتێکە کە تەرکیز ئەفرێنێ ینی من زۆر حەز بە لەبەرکردنی ژمارە خۆی بۆ لەبەرکردنی ژمارە مێژر سیستەم جا من ئەستودی کە زۆر لەم بینی و هەستی زۆری پێکەم باشترکردنی خیالکردن ینی خیالکردن زۆر لەگەڵی باشتر بووە و لەبەرکردنی ژمارەش الحەمدوللا ژمارەی زۆر بە کاتێکی کەم لەبەر ئەەکەم ئەو حەزیشم زۆر بە ژماری پایە کە ژمارەی نەگۆڕ و دوانە هاتووە و کەرتای پێ نایە جا لەبەرکردنی بۆ تشتێکی زۆر خۆش ئەو هەروەک ئەنیشتین شەڵانی سەرچاوی یاخود داهێنانەکان سەرچاو بنەسەکان ئەگەڕێتە بۆ خیالکردن هەر مەبستمە بوو کە ئاماژە بۆ بکەم ئەو مێژر سیستەمە هۆکارەوە میتوانە خیالکردن و لەبەرکردنی ژمارەیەکی زۆر بێ ئەوە بێ ئەوەی بیرت بچێتەوە لە ڕێی گۆڕینی ئەو ژمارانە بۆ خیالکردن بۆ وێناکردن الحەمدوللا دەستەکان خۆش بێخوا بێگومان سیستەمی سەرەکی ینی تەسیرە زۆر عەجیبێ لە مێشک و یادگە و تەرکیز و سەرنج و وێناکردن و لای ڕاست و چەپ بەس چای تۆ خۆش بێخوا زۆر خۆشحاڵم ئینشەڵڵا ئیسا لە نمایشەکانی بۆ لەبەرکردنی ژمارە بزانین چی ئەوە ئینشاڵڵا دەستت خۆش بێخوا سەرکەوتوو بێ خۆڕێیان خۆشحاڵ بووم